واڵی سازدانی کۆنسێرتێکی هونەرمەند نەریمان بەبابان بڵاو دەبێتەوە ئەوە هەرزوو هەزاران هەواداری ئەو هونەرمەندە هەوڵی بەدەستهێنان و کڕینی بلیتەکانی کۆنسێرتەکە دەدەن و خۆیانی بۆ ئامادە دەکەن. ئێمەش دەڵێن چاوەڕوانیەکان کۆتاییان هاتوو مژدەمان پێەیە. هونەرمەند نەریمان بابان دوا بەدوای ئەوەی لە مانگی یەکدا بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات کۆنسێرتی تەریبی ساز کرد. لە ئێستادا ئەو هونەرمەندە مژدە دەدات بە هەوادارانی کە لە شانۆی ڕۆمانی هەواری شار گەورەترین کۆنسێرت ساز دەکات. هونەرمەند نەریمان بابان دەڵێت دوای ئەوەی کە لە ماوەی 3 ڕۆژی کۆنسێرتی تەریبدا ژمارەیەکی زۆر لە هەوادارانم توانیان بلیتی کۆنسێرتەکە بەدەست بهێنن، بەڵام بەداخەوە گلەیەکی زۆرمان لێکرا کە سەدان هەوادارم نەیانتوانی بوو بەشداری کۆنسێرتەکە بکەن. هەر لەبەر ئەو هۆکارە بڕیارماندا کە ئەمجارە کۆنسێرتێکی گەورەتر و جیاوازتر لە شانۆی ڕۆمانی هەواری شار ساز بکەین و هەروەها کەشێکی شایستە دروست بکەین لە داهاتوویەکی نزیکیشدا زانیاری زیاتر دەربارەی کاتی کۆنسێرتەکە دەخەینە ڕوو. ئەم کاتتان باش. سڵاو لە هەموو هەوادارە خۆشەویستەکان، سڵاو لە کورد لە هەر کوێیەکی ئەم دنیاە. حەزەکەم لێرەوە پێتان بڵێم ئەم ساڵمانی یەک کۆنسێرتی تەریبمان کرد لە تەلاری هونەر. هەندێک لێیمان هاتە سەر لەلایەن هەوادارانەوە کە قوتیان بە پێی پێویست دەست نەکەوت بوو، کەسانێکی زۆر بێبەش بوون لەوەی کە کۆنسێرتەکە ببینن. هەر ئەو کاتە من ڕوونکردنەوە ماوتم لە شوێنێکی گەورەتر و فراوانتر ئێمە جارێکتر کۆنسێرتەکە ئەکەینەوە، بەس ئەم جارایان گۆڕانکاری زۆری تیاکەین بە شێوەیەکی جیاوازترێکین، بۆیە گەڕاین بۆ شوێنێکی گەورەتر. هەواری شار شانۆی ڕۆمانیمان بە باش زانی کە جێگەی زۆرترین کەسە بێتەوە و شوێنێکی فراوانە. کێشەی ئەوەمانە بوو کە چۆن ڕێکی بخەین، ستافەکە وادیان ناوە پەیمانیان ناوە کە بە شێوەیەکی زۆر جوان ڕێکی بخەن. ئیشەڵڵا ئەمە جێگەی زۆرترین هەوادارە بێتەوە و گلەیەکانتان نامێنێت. پشت بەخوای گەورە و هەموو لایەک و خۆشەویستان لە کات و ساتی خۆیان دیاری ئەەکەین و هیوادارین شتێکی سەرکەوتوو بکەین و زۆر زۆر سپاستان.